گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. لەم بەرنامەیەشدا هەروەک بەرنامەکانی ڕابردوو کۆمەڵک بابەتی جۆرا و جۆر پێشکەش دەکەین و تاجیگایە کە مەجال هەبێت وەڵامی پرسیارەکانی بینەران دەدەینەوە. هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمان. خاسە قوربانە مەکان دانەکێ چاوەڕێتم وەک هەمیشە قەولەکان دانەکێ پێکەنینێن وەک شەماڵە باغی دڵ ئاوانەکە ئەم بەهارە چۆن نەهاتی لێوەکان دانەکێ تافی دەزانێ و خەریکە وشکەوێ پەنجەکانن مێڵنم شەو زلفەکانن ئاونەکوێ سەد سلام کێ شادە بۆ تۆ وەیە ناسەی ئاخرم ڕوحی من هێزی نەماگە دەستەکانن ئاونەکوێ چاوەڕێمیتە لە غوربەت بێمەوە من خەریکم تێم عەزیزم چاوەکانت دانەکێ من گلانە کەم لە تۆ یاونشینی وێنەکەم چۆن دڵۆتێ لێم نەپرسی شێرەکانت دانەکێ وەرزی هاوین دەستی پێکردووە و هاوکات ناوەندی تەبلیغاتی ئیسلامی لە کوردستان بە کەڵک وەرگرتن لە پشووی هاوینە مێشک و دەرونی منداڵانی ئەم وڵاتەی کردوتە ئاماج. ڕژیم دەزانێت لەگەڵ تەعتیلبوونی مەدرسەکان لە کوردستان مناڵان و تازە لاوان هەر ئاموزشێکی کۆنەپەرستانە کە لە درێژەی ساڵی خوێندندا بردویانەتە ناو مەغزیانەوە و لە بەرکردنی ئەم بابەتانە مەرجی چوونە سەرەوەیان بۆ کلاسی بانتر بووە لە مانگەکانی وەرزی هاویندا قورسایی ئەو ئاموشانن لەسەر مەغز و شعوریان سوک دەکەن. هەر بۆیە ناوەندی تەبلیغاتی ئیسلامی لە کوردستان هەوڵ دەدات کە لە مانگەکانی تەعتیلی وەرزی هاویندا ئەو شتانەی کە لەم بابەتەوە نەوتراوە ویان کەم وتراوە لە چوارچێوەی کلاسی تایبەتدا سەر لەنێ دەرخواردیان بداتەوە و ڕێگا نەدات کە وەستانێک لە ڕەوتی بڵاوکردنەوەی خۆرافە و کۆنەپەرستیدا ڕۆ بدات. کۆماری ئیسلامی لە ڕێگەی بەڕێوەبردننی ئەم جۆرە فعالیەتە لە کوردستان بە شوێن هەر ئەو ئامانجەوەیە کە لە شوێنەکانی تر هەیەی. بەڵام بەهۆی ئەوەی کە دەزانێت خەڵکی کوردستان لایەنگری کۆماری ئیسلامی و مقدساتی ئەو ڕژیمەنین وا دەنوێنێت کە گۆیا کوردستانی بە تەواوی لە ژێر چنگدایە و دەتوانێت گەڵاڵەکانی تەبلیغاتی ئیسلامی خۆی لێرەش بەڕێوە بێت. منداڵان لەم وەرزەدا زیاتر لە هەر شتێک پێویستیان بە کایە و تەفریح و شایی و خۆشی منداڵانەیە. ئەوان لە ڕێگەی تەفریحاتی سالم و سەفەر و سەیران و وەرزش دەتوانن ماندوێتی ساڵی خوێندن لە جەستەیان بەرنەدەر و ئامادەی پێویست بۆ ساڵینێ بەدەستبێنەوە. ئەوان نەکەر پێویستیان بە بەشداریکردن لە هیچ کام لەو کلاس و ئوردوگەلەی دەست و پوختی کۆماری ئیسلامی نیە، بەڵکو لێشی بێزارن. ڕژیمی ئیسلامی و دەست و پەیوەندە مەحەلیەکانی ئەو لە کوردستان لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا بە سەرکوتکردن و زیندان و ئەشکەنجە و کوشتنی بە کۆمەڵ بە دامەزراندنی کاناڵی رادیۆ و تەلەڤیزیۆنی کۆنتڕۆڵکراو بە زمانی کوردی بە خرجکردنی پارەی بەلێشا و بە بەستیجگیری لە کوردستان هەوڵی داوە بەشکم شعوری شۆڕشگێڕانەی دەست بە ڕژیمی ئەم خەڵکە کۆنتڕۆڵ کات و مەغز و زەینیان بەبارەتە بگرێت. بەڵام دوای تێپەڕبوونی زیاتر لە 40 ساڵ دەبینین کە ئەم ڕژیمە ئەمڕۆکە زیاتر لە هەر دەورەیەک
لەگەڵ ئەم کۆمەڵگایە بێگانەیە. کۆماری ئیسلامی دەستی بۆ هەموو ئامرازێک برد تاکو و بەڵکو و خەڵک لە دەستڕسی بە کاناڵی ماهوارەیی دوورخاتەوە. ڕژانە ماڵی خەڵکو و ئەنتێنەکانیان شکاند. کاناڵی بێناوەڕۆکی تەلەڤیزیۆنی زۆرتریان خسەڕێ، بەڵام هەموو ئەم هەوڵانە بێ ئاکام بوو. ئێستا لە ژێر ناوی گەڵاڵەی فەرهەنگی لە وەرزی هاویندا چوونە سوراغی تازەلاوان، بەڵام ئەم هەوڵانی ڕژیم لە ئەساسدا نیشانەی شکست و داماویەتی و نیشان دەدات کە چۆن هەموو گەڵاڵەکانی تا ئێستایان لە ماوەی 4 دەهەی ڕابردوودا مایە پوچ دەرچوون. بنەماڵەکان و دایکان و باوکانی تازەلاوانی کوردستان کە خۆیان لە جەرگەی فەرهەنگی خەبات و مقاومەت بەرامبەر بەم ڕژیمە پەروەردەبوون، چۆن ئامادە دەبن مناڵەکانیان بنێرنە وها کلاسگەلێک تا قسەکانی پرۆپوچی خومینی و خامنەیی واتە قاتڵەکانی دوونەوە لە لاوانی کوردستان لەبەرکەن. کاتی بەتاڵی لاوان دەبێت لە ناوەندەکانی تەفریحاتی سالم لە مەیدانە وەرشیەکاندا لە ئوردوی تایبەت بۆ سەرگەرمی و لە گەڕان و سەفەری زانستی لە وەرزی هاویندا پڕ بکرێتەوە. پاڵپێوەنانی لاوان بەرەو گۆشەی مزگەوتەکان لە ژێر چاوەدێری ناوەندی مزگەوتەکان بێگومان پرۆژەیەکی دزێوی ئەم ڕژیمەیە بۆ شۆردنەوەی مەغزی لاوانێک کە کۆماری ئیسلامی دەیهەوێ هەم ئێستا و هەم داهاتویان وێران کات. منداڵان و تازەلاوانی کوردستان پێویستە بەسەر بەرزی و شانازیەوە بڵێن کە جێگەی ئێمە گۆشەی مزگەوت و ئیشی ئێمە خوێندنەوەی دوعای کۆمەیل نییە. ئێمە عاشقی شعر و سرودێکین کە بانگەوازی ڕزگاری ئینسان دەکات. ئەگەر کۆماری ئیسلامی هەوڵ بدات کە لە گۆشەی مزگەوتەکان و حوجرەی فەقیەکاندا وا لە تازەلاوان بگەێنێت کە دەستکەوتەکانی زانستی و فەرهەنگی و هونەری ئینسان لە دنیای ئەمڕۆدا هێرشی فەرهەنگیە، ئێمەش دەبێت بە منداڵان و تازەلاوانمان بڵین کە هەر شتێک کە لەم دەم و دەستگا تەبلیغاتیەی ڕژیمەوە بڵاو دەبێتەوە هەوڵی کۆنەپەرستانەیە بۆ بڵاوکردنەوەی نەزانی و خورافە. بێگومان خەڵکی وشیار و خەباتکاری کوردستان و منداڵەکانیان بەکردەوە و بە کاردانەوەی خۆیان بە داڕەژەرانی ئەم گەڵاڵەیە دەڵێن کە ئێمە پێویستمان بە پرۆژەی هاوینی ئێوە نییە و ئەم بەرنامەیەش پێشکەش بخۆتان. Alla mattina appena alzata, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Alla mattina appena alzata, ieri sai mi tocca andare e tra gli insetti e le zanzare, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. E tra gli insetti e le zanzare, duro lavoro mi tocca fare. Il capo in piedi col suo bastone, bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Il capo in piedi col suo bastone e noi curve a lavoro, e noi curve a lavoro. Il capo in piedi col suo bastone, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Il capo in piedi col suo bastone e noi curve a lavorare. La 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 la. Oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. La 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 la. Mamma mia, oh che tormento. Oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Mamma mia, oh che tormento, io di un poco ogni doma ed ogni ora che qui passiamo. Oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Ed ogni ora che qui passiamo noi perdiamo la gioventù. Ma verrà un giorno che tutte quante, oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao. Ma verrà un giorno che tutte quante lavoreremo in libertà. Ma verrà un giorno che tutte quante lavoreremo in libertà. Ma verrà un giorno che tutte quante lavoreremo in libertà.
هاوڕێیەکی بەرنامەکەمان کە نازناوێکی بۆ خۆی دانەناوە بابەتێکی لە ژێرناوی ڕژیمی بێکارەبا و ئاو بۆ نردوین کە بە سپاسەوە لەو ئازیزە وەکو خۆی بڵاوی دەکەینەوە. کۆماری ئیسلامی هەموو سامان و سەروەتی ئێرانی خەرجی سەرکوت و خەفەقان لە ناوەوەی وڵات و تێرۆریزم لە دەرەوە کردووە و ئێستا تەنانەت سەرەتاییترین مافی خەڵک کە بریتی بێت لە دابینکردنی ئاو، کارەبا و دەوا و دەرمانی پێدابین ناکرێت. ڕژیم کە باسی لە بەهێزبوونی لە ناوچەکە و لە ئاستی جیهاندا دەکات، دوای 42 ساڵ لە گەیشتن بەدەسەڵات نەتەنیا نەیتوانیوە پێش بە گرانی کەمەرشکێن بێکاری ملیۆنی بگرێت، ئێستا گەیشتۆتە ئەو ئاستەی کە زەروری و ئەساسی ترین پێویستی خەڵک ینی ئاو و کارەباشی پێداوین ناکرێت. بەڵام نەبوون و کەمبوونی ئاو و کارەبا بە ئاسانی بۆ حکوومەتی ئیسلامی تێناپەڕێت. ئاو کارەبا جیا لە زەرورەتی حیاتی بۆ ژیانی مرۆڤ، دوو فاکتۆری سەرەکی سڵامەتی ڕۆحی و ڕەوانی خەڵک و کۆمەلگا، دوو کەرەستەی ئەساسی ئابووری و دابینکردنی پێداویستی ڕۆژانەی خەڵکە. بێئاوی و بێکارەبایی بە مانای وەرشکەستگی و لە کارکەوتنی بەشی هەرە زۆری بەرهەمهێنان، بە تایبەت بەشی چکۆلە و مامناوەندی تەولید، پەککەوتنی زیاتری سیستمی دەرمان و سڵامەتی و تایبەت لە سەردەمی کۆڕۆنا وە گەرمای هاوین کە ژیانی بە ملیۆنها لە خەڵک دەژوار کردووە. حکوومەتی ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ خەڵکی زیاتر بێکار و برسی کردووە، بەشی زۆری لە خەڵکی سەرکوت کردووە، بەڵام لە پرۆپاگەندە و تەبلیغاتیدا باسی دابینکردنی ئەمنیەت و دابینکردنی پێداویستیە سەرەکیەکانی ژیان وەکو ئاو و کارەبای دەکرد. ئێستا قەیران و بێکەفایەتی وای لێ کردووە کە تەنانەت لە دابینکردنی ئەم پەیداویستیە سەرەتاییەی ژیانی ئەمڕۆیش بێتوانایە. سەفرەی خەڵک هەر ڕۆژ چکۆلە و بێڕەونەقتر بووە و ئێستاش بێئاوی و بێکارەبایی پێی زیاد بووە. مانەوەی کۆماری ئیسلامی چی دێت تەنیا بە مانای بێمافی، میلیتاریزەکردنی کوردستان، ئەشکەنجە و ئێدام، برسیەتی و بێکاری نییە، بەڵکو بە مانای بێئاوی و بێکارەبایی و بە مانای مەترسی جددی لە دەستچوونی زیاتری سڵامەتی ڕەوانی و فیزیکی خەڵک و بە مانای کارەسات و تراژێدی مرۆڤی و ژینگەیی لە ئاست ئێرانە. بێئاوی و بێکارەبایی دەتوانێت بێتە هۆی تێکدانی زیاتری ژینگەی کوردستان لەلایەن ڕژیمەوە و پێویستە جەماوەری خەڵکی کوردستان بە یەکگرتووی و وشیاری زیاترەوە چاوەدێری پیلانە نوێیەکانی کۆماری ئیسلامی بن و دەنگی ناڕزایەتی خۆتان بخەنە پاڵ دەنگی ملیۆنها لە خەڵکی ناڕازی ئێران لە دژی کۆماری نیگریستی ئیسلامی ئێرانەوە. کێشەی نەبوونی کارەبا و ئاو دەتوانێت ببێتە قەیرانێکی گەورەی مرۆیی و ژینگەیی و کۆماری ئیسلامی بە سازکردنی کێشە و نانەوەی پیلانی دوو چەندبەرەی لە ناو خەڵکی ناوچە جیاوازەکانی ئێراندا خۆی کە هۆی عامل و سەرەکی ئەسلی ئەو قەیرانەیە بشارێتەوە. خەڵکی تێکۆشەری کوردستان پێویستە بە وردی و وشیاری زیاتر لە جارانەوە خۆیان بۆ دەورەیەکی نوێ لە خەبات لە دژی کۆماری ئیسلامی ئامادە و تیارکن. ئەم دەورە حکوومەتی ئیسلامی لاوااستر لە جارانە و خەڵکێکی زۆر زیاتر و بەرینتر لە دژی کۆماری ئیسلامی هاتوونەتە مەیدان. Du fond de ma cité HLM jusque dans ta campagne profonde, notre réalité est la même et partout la révolte gronde. Dans ce monde on n'avait pas notre place, on n'avait pas la gueule de l'emploi, on n'est pas né dans un palace, on n'avait pas la CBA papa. SDF, chômeurs, ouvriers, paysans, immigrés sans papier, ils ont voulu nous diviser, faut dire qu'ils y sont arrivés. Tant que c'était chacun pour sa gueule, leur système pouvait prospérer. Mais fallait bien qu'un jour on se réveille et que les têtes se remettent à tomber. On lâche rien, 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 on lâche rien. Ils nous parlaient d'égalité et comme des cons on les a crus. Démocratie, fais-moi marrer, si c'était le cas on l'aurait su. Que pèse notre bulletin de vote face à la loi du marché? C'est con mes chers compatriotes, mais on s'est bien fait baiser. Et que pèsent les droits de l'homme face à la vente d'un Airbus
Au fond, y a qu'une seule règle en somme, se vendre plus pour vendre plus. La République se prostitue sur le trottoir des dictateurs. Leurs belles paroles, on n'y croit plus. Nos dirigeants sont des menteurs. On lâche rien, 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 on lâche rien. C'est tellement con, tellement banal de parler de paix, de fraternité, quand des SDF crèvent sur la dalle et qu'on mène la chasse aux sans-papiers, qu'on jette des miettes aux prolétaires, juste histoire de les calmer, qui s'en prennent pas aux patrons millionnaires, trop précieux pour notre société. C'est fou comme ils sont protégés, tous nos riches et nos puissants. Y a pas à dire, ça peut aider d'être l'ami du président. Chers camarades, chers électeurs, chers citoyens, consommateurs, le réveil a sonné, il est l'heure de remettre à zéro les compteurs. Tant qu'il y a de la lutte, il y a de l'espoir. Tant qu'il y a de la vie, il y a du combat. Tant qu'on se bat, c'est qu'on est debout. Tant qu'on est debout, on lâchera pas. La rage de vaincre coule dans nos veines. Maintenant tu sais pourquoi on se bat. Notre idéal, bien plus qu'un rêve. Un autre monde, on n'a pas le choix. On lâche rien, 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 on lâche rien. ژمارەی ئەعدامی زیندانیانی عادی لە ئێران بەردەوام ڕوو لە زیاد بوونە. داسی مەرگی ڕژیمی کۆماری ئیسلامی هەروە لە کاردایە و حکمی لە سێدارەدان لە شکلی جۆرا و جۆردا بەبەر چاوی خەڵکەوە و لەسەر مەیدان و شەقامەکان ویان لە زیندانەکاندا ڕاگەیاندرا و بە ئاشکرا یان شارەوە و بنەهێنی یەکە و یەکە ویان بە کۆمەڵ بەڕێوە دەچێت. ئەوەی کە زۆرتری ئەعدامکراوەکانی ڕۆژانی ڕابردوو لەو کەسانن کە حکومەکەیان لە دادگا عادیەکانەوە دەرچووە. ناتوانێت ئامانجی سیاسی شارەوەی دەرکردن و بەڕێوەبردنی ئەم حکومانە دابپۆشێت. ئەعدامی زیندانیانی عادی و سیاسی لە زیندانەکان و بەڕێوەبردنی ڕێوڕسمی ئەعدام بەبەر چاوی خەڵکەوە هاوکاتە لەگەڵ توندکردنەوەی زەختی سەر هەڵسوراوانی بزوتنەوە مەدەنی و کۆمەڵایەتیەکان. دەرکردنی حکمی زیندان درێژماوە بۆ کەسانێک کە لە چوارچێوەی چالاکی ئەلەنی و تەنانەت یاساییدا هەڵدەسوڕێن و لەوانە هەڵسوراوانی کرێکاری، پارێزەرانی دادگستری، ڕۆژنامە نووسان و هەڵسوراوانی مافی مرۆڤ. ئەم کردەوانەی ڕژیم هەمویان بەشە جیاجیەکانی سیاسەتێکی دیاریکراون. ئامانجی ئەم سیاسەتە ناچارکردنی کۆمەلگا بەسەر دانەواندن بەرامبەر بەم ڕژیمە. ئامانجی ئەم سیاسەتە کوشتنی ڕۆحی ناڕزایەتی دەربڕینە، ترساندن و کۆنتڕۆڵکردنی خەڵکێکە کە نایەن هەوێت لەوە زیاتر لە ژێر کۆت و بەندی کۆماری ئیسلامیدا بژین و لە مافە سەرەتاییەکانی خۆیان بێبەش بن. ئەم ئێعدامانە ئاگاهانە و بە پێی نەخشەیەکی دیاریکراو بۆ بێدەنگکردنی کۆمەلگا و بڵاوکردنەوەی تویترس لە ڕژیمە بەڕێوە دەچن. بەڕێوەبردنی عەداڵەت و دابینکردنی ئاسایشی کۆمەڵایەتی دوو پاساوی دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیمن بۆ بەڕێوەبردنی شەپۆلی ئەو ئێعدامانە. لە بواری بەڕێوەبردنی عەداڵەت لە ڕژیمێک کە خۆی سەرچاوەی بەربڵاوترین بێعەداڵەتی و هەڵاواردن و نایەکسانی کۆمەڵایەتی و چینایەتیە، لە ڕژیمێک کە کوشتنی هەزاران ئینسانی سیاسی نەیاری خۆی لە پەروەندەکەیدایە و ماشینی کوشتار و سەرکوتی لە دژی خەڵکی عەداڵەتخواز و مافخواز هەرگیز ڕانەوەستاوە، چۆن دەکرێت ئەوە بسەلمەندرێت کە هاندەری ئەو لەم کوشتارانەدایە بەڕێوەبردنیشی عەداڵەت بێت. لە بواری ئاسایشی کۆمەڵایەتیش ئەوە کۆماری ئیسلامی خۆیەتی کە ئاسایشی لە ژیانی خەڵکی ئەم وڵاتە هەڵگرتووە. ئاستی تند و تیژی و کوشتاری وەحشیانە لەلایەن ڕژیمەوە بە هیچ جۆرێک لەگەڵ ئاستی تند و تیژی و چینایەتی تاکەکان بەراورد ناکرێت.
و بەدەیان قاتیش زیاترە. ئاستی بڵاوکردنەوەی موادی مخدر لە کاناڵە مافیایەکانی ژێر کۆنتترۆلی سوپای پاسداران و دەستگا ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامیەوە بە هیچ جۆرێک لەگەڵ قەبارەی هەڵسوڕانی قاچاقچیە ئاساییەکان بەراورد ناکرێت. هەڵگرتنی ئاسایش لە ژیانی خەڵک لەلایەن ڕژیمەوە لە ڕێگەی دەستێوەردانی بەردەوام لە هەموو بوارەکانی ژیانی تایبەت لەلایەن بەسیجی و گەشتەکانی ئەمر بە معروف و نەهی لە منکر و لیباس شخصیەکان لەگەڵ ئاستی ئەم تاوانانەی کە ئەم و ئەو بەهاندەری تایبەت دەیکەن بەراورد ناکرێت. کۆماری ئیسلامی قوربانیەکانی نظامێکی زاڵمانەی کۆمەڵایەتی کە بەسەر ژیانی ئینسانەکانیدا داسەپاندووە ئێدام دەکات بۆ ئەوەی کە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە بارودۆخێک کە ئەم جۆرە جنایەتانە تێیدا بەردەوام بەرهەمدێن داپۆشێت. ئەم ئیدعای دەوڵەتەکان نە لە ئێران و نە لە هیچ شوێنێکی جیهان کە گۆیە لە ڕێگەی بەڕێوەچوونی سزای ئیعدام ئاسایشی کۆمەڵایەتی دابین دەکەن معتەبەر نییە و سزای ئیعدام نەک هەر لە کەمکردنەوەی ئاستی جنایەت و تاوان لە کۆمەلگادا دەور نابینێت، بەڵکو تونند و تیژی پەرەپێدەدات و خزمەت بە درێژە پێدانی دەسەڵاتی سەرڕۆیانەی ڕژیمەکان بەسەر چارەنووسی خەڵکدا دەکات. بەڵام بەڕێوەبردننی لە سێدارەدان بە بەرچاوی خەڵک کە ساڵهایە ڕژیمی کۆماری ئیسلامی بەڕێوە دەچێت هاوکات دوو ئامانجی لە پشتەوەیە. یەکەمیان ڕژیم بە بەڕێوەبردننی ئەم کردەوە دزێوە کەش و هەوای ترس و وەحشەت لە کۆمەلگادا پەرەپێدەدات. بەم کردەوەی دەیهەوێت خەڵک لەگەڵ ڕادەی بێبەزەیی بوون و بێباکبوون خۆی لە ئینسان کوشتن ڕابێنێت. دەیهوێت جەماوەری خەڵک بەرامبەر بەدەسەڵات سەردانەوێنن و ورەی مقاومەت بەرامبەر بە زوڵم و زۆری ڕژیم لە کۆمەلگادا لەناوبەرێت. دووهەمیشیان بە بەڕێوەبردننی ئەم نمایشە وەحشیانەیە هەوڵ دەدات بە دامرکاندنەوەی هەستی تۆڵە سەنەوە لە ئاستی تاکە کەسیدا تووڕەیی پنگ خواردووی خەڵک لە جیاتی ئەوەی کە ڕووی لە ڕژیمی دەسەڵاتدار بێت ڕووبکاتە تاوانبارێکی داما و کە خۆی لە قوربانیەکانی ئەم نیزامەیە و ئەو بێعداڵەتەکانیەتی. بەم جۆرە بە هەر ڕادەیەک کە ڕژیم بتوانێت ژمارەیەکی زۆر لە خەڵک ببنێتە بینینی ئەم شانۆگەریە قێزەونە سەرکەوتوترە. لەم ناوەدا بە تایبەت پێویستە سیاسەتی ڕژیم لە بەڕێوەبردننی حکمی لە سێدارەدان بە بەرچاوی خەڵک تێک بشکەندرێت. لانی کەم دەبێت کارێک لەم بابەتەوە پێویستە بەڕێوە بچێت ئەوەیەکە هەمووان لە بەشداریکردن لەم ڕێوڕسما دژی ئینسانیە خۆ بپارێزن، نەک هەر مطلقەن نابێت لە نمایشێکی وەحشەتدا کە ڕژیم بۆ لە سێدارەدان بەڕێوەی دەبات بەشداری بکرێت، بەڵکو پێویستە دام و دەستگای ئەم شانۆگەریەشان پێکۆ بکرێتەوە. ڕژیم دەیهەوێت بیرروڕای گشتی بە بیستن و بەدیتنی ئەم ئیعدامانە ڕابێنێت و حەساسیەتی کۆمەلگا بەرامبەر بەم وەحشیگەریانە کەم کاتەوە. بە پێکهێنانی وەها کەش و هەوایەک دەتوانێت بە خەیاڵێکی ئاسوودەترەوە ئیعدامی زیندانیانی سیاسیش بەڕێوەبرێت. نمونەی بۆ ئێرانەی پەلاماری جەماوەری خەڵک لە شاری سیرجان لە مانگی بەفرامباری ساڵی 1388 بۆ سەرداری سێدارە و ڕێوڕسمی ئیعدامی دوو زیندانی ئەزمونێکی بە نرخە کە پێویستە کەڵکی لێوەرگیرێت. هەزاران کەس لە خەڵکی شاری سیرجان لە ئوستانی کرمان دەست لە ناو دەستی یەک بە بارگە و بنەی بەڕێوەبەرانی حکمی سێدارەیان تێکەوە پێچاو ڕێوڕسمی ئیعدام بەبەر چاوی خەڵک کە لە ئەساسدا بۆ ترساندنی جەماوەڕ ڕێکخرابوو بە دژی خۆی هەڵگەڕاندەوە. خەبات بۆ پێشگرتن لە دەرکردنی حکمی سزای ئیعدام، خەبات بۆ پێشگرتن بە بەڕێوەبردننی سزای ئیعدام، خەبات بۆ کۆتایی هێنان بە شانۆگەری ئەم ئینسان کوژیە بەبەر چاوی خەڵک بوارێکی گرنگی خەباتی سیاسی و کۆمەڵایەتی ئەم دەورەیە لە ئێرانە. ئەگەر خەبات بۆ هەڵوەشانەوەی سزای ئیعدام ئەرکێکە کە بەردەوام و لە هەموو بارودۆخێکدا پێویستە شوێنی بگیرێت، گرنگی ئەم خەباتەیە. لە بارودۆخی ئێستادا کە ڕژیم بە پەرەپێدانی ئیعدامەکان بە ئاشکرا بە شوێن ئامانجی سیاسی دیاریکراوی دژ بە خەڵکەوەیە بە چەند قات زەروریترە. ئامان لەرزانە بەسەرهاتی واقعی پازدە زیندانی سیاسیە کە حکمی لە سێدارەدانیان بۆ دەرچووە و بە سەما و هەڵپەڕکێوە بەرەوپەتی سێدارە ڕۆیشت.
ئەمما لەرزانە سۆدەی لەرزانە ئارەی زەنجیر و ئەڵقە لەرزانە ئەمما لەرزانە سۆدەی لەرزانە ئارەی زەنجیر و ئەڵقە لەرزانە ئارەی زەنجیر و ئەڵقە لەرزانە بەداخێکی زۆر گرانەوە هاوڕێ نەعیم گەروسی یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە و کادری لێهاتووی حیزبی کۆمونیستی ئێران لە دوای مقاومەتێکی بێوێنە لە بەرامبەر نەخۆشی سەرەتانەوە لە ڕۆژی 30 مانگی ژواندا ماڵاوی لە ژیان کرد. هاوڕێ نەعیم خەباتکارێکی کۆمونیست و تێکۆشەرێکی بەتوانا بوو. ئەو ئازیزەمان هەر لە سەرەتای نەوجەوانیەوە چالاکی سیاسی خۆی دەست پێ کرد و چالاکانە لە ڕاپەڕینی خەڵک دژ بە ڕژیمی پاشایەتی بەشداری کرد. هەر لەو کاتەوە چالاکیەکانی سیاسی خۆی بە کۆمەڵەوە گرێدا
و تا دوایین ساتەکانی ژیانی لەسەر ئەم ڕێبازە و دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی و نظامی سەرمایه‌داری درێژەی با خەباتی خۆیدا. هاوڕێ نەعیم لە بواری خەباتیدا یەکێک لە دڵسۆزترین و پەیگیرترینی ناومان بوو و هەر بەو هۆیشەوە بوو بە کەسایەتیەکی ناسرا و خۆشەویست و جێگای متمانە. بەداخەوە کە جەستەی هاوڕێ نەعیم لەوە زیاتر نەیتوانی لە بەرامبەر نەخۆشی سەرەتانەوە دەوام بێنێ و لە ڕۆژی 30 مانگی ژوئەندا بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بمبوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ لە قوڵایی دڵەوە سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی هاوڕێ نەعیم و هەموو هاوڕێیان و هاوسەنگەران و دۆستانی ئەو ئازیزە. یادی ئازیزی هاوڕێ نەعیم دەروسی بەرز و بەڕێز بێت و ڕێگای بەرداوە. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڕەیەکمان بە نازناوی ئارێس داوای لێکردبووین کە یادی هاوڕەیەکمان لەم بەرنامەیەدا بخوێنینەوە کە دەقی ئەم یادا وەکو خۆی دەخێنینەوە. هاوڕێ مەولود شەفیعی ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی پەنجە لە بەشی قەرەتەورە سەر بە ناوچەی دیواندەرە چاوی بەشیان هەڵەنا. هەر لە تەمەنی مناڵیەوە زۆر بەداخەوە باوکی لە دەستاوە. دایکی کاک مەولود کە سەرجەم 3 منداڵی ئەبێت و لەگەڵ نەنگیانە. کێشەی ژیان و دەستکورتی دایکیان ناچار دەکات کە ئاوایی پەنجە بەجێ بێڵن و ڕوو لە ئاوایی قەڵاکۆم بکەن و لەوێ بۆ بژێوی ژیانی خۆی و منداڵەکانی دەست بەکار دەکات بۆ ئاغای دەیەکە. هاوڕێ مەولود پاش ئەوەی کەم گەورە ئەبێت بەداخەوە لەبەر دەستکورتی بنەماڵەکەی نەیتوانی بچێتە مەکتەب و لە خوێندن بێبەش بوو و ناچار کرا کە هەر لە تەمەنی منداڵیەوە ڕووکاتە کاری سەخت و تاقەت پۆکێنی وەک شوانی و کرێکاری. لە کاتی شۆڕشی گەلانی ئێران لە دژی دەسەڵاتی پاشایەتی و زوڵم و زۆری بێمافی لە ساڵی 1357 هەتاویدا لەگەڵ مەسائلی سیاسی ئاشنا دەبێت و بوو بە لایەنگری کۆمەڵە. بەهاری ساڵی 1360 هەتاوی کاک مەولود هاتە ناوڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە و پاش ماوەیەک پێشمەرگایەتی گەڕایەوە ناو شاری دیواندەرە و لە پەیوەندی لەگەڵ کمیتەی بەشی ناوچەی دیواندەرە درێژەی بەکاری تەشکیلاتی بە شێوەی نهێنیدا. ئەو لەو ماوەیەدا لە کاری شناسایی و تدارکاتدا گەلێک چالاکی نوات. بەهاری ساڵی 1362 هەتاوی دووبارە گەڕایەوە ناوڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە و لە گوردانی کاوە سازمەندرا. هاوڕێ مەولود هاوڕەیەکی زۆر خۆشەویست، دڵسۆز، ڕووخۆش بوو. زۆر زوو توانی لە ناو پێشمەرگەکانی گوردانی کاوە جێگای خۆی بکاتەوە و ببوو بە هاوڕەیەکی زۆر خۆشەویست و جێگای متمانەی هەمووان. هاوڕێ مەولود بە دڵسۆزیەوە ئامادە بوو بۆ ئەنجامدانی هەر مەئموریەتێک و کارێک کە لەلایەن تەشکیلاتی کۆمەڵەوە پێیان بسپاردایە. لە ناو خەڵکیشدا لە ناوچەی دیواندەرە ببوو بە کەسێکی زۆر خۆشەویست. ئەم هاوڕێ خۆشەویستەی ئێمە لە زۆر یەک لە شەڕەکانی ناوچەی دیواندەرە و سەرشیوی سەقزدا بەشداری کرد وە گەلێک قارەمانیەتی لە خۆی نواند. بەهۆی ئازایەتی و قارەمانیەتی لە مەیدانی شەڕدا پاشماوەیەک بوو بە فەرماندەی نظامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە و بەهاری ساڵی 1363 هەتاوی وەک بەرەندامی کۆمەڵە وەرگیرا و بەرپرسیارەتی تیمێکی شناسایی گوردانی کاوەی پێسپێدرا. پاش ماوەیەک هەڵسوڕان و تێکۆشان لە ناوچەکە زۆر بەداخەوە لە ڕێکەوتی چواری پوشپەڕی ساڵی 1363 هەتاوی بۆ بەڕێوەبردنی مەئموریەتێکی تەشکیلاتی کاتێک کە شەو بە تراکتۆر لە ئاوایی کەس نەزانەوە بەرەو ئاوایی کانی چێئەچن لە قەراغ ئاوی ئەکەونەکەمین جاش و پاسەڕانی جەهل و خورافە و بەداخەوە هاوڕێ مەولود لەگەڵ 3 هاوڕێی ئازیزتر
بەناوەکانی هاوڕێ مەنسوور بەدرخانی خەڵکی ئاوایی قڵاکۆن، هاوڕێ عەباس حەیدەری خەڵکی ئاوایی قەرەوڵ و هەروەها هاوڕێ سدیق نەبی خەڵکی ئاوایی لەیلاخ ئەکەونە بەرگولەی جەنایەتکارانی کۆنەپەرستی ئیسلامی و دەست بەجێ گیانی ئازیزیان لەدەستدەدەن. بەم جۆرە بەداخەوە کۆمەڵات چوار هاوڕێی لە باشترین پێشمەرگەکانی خۆی لەدەستا و پەیوەست بوون بە کاروانی نەمرانی کۆمەڵەوە. یادی هاوڕێ مەولودی ئازیز و هەموو گیانبەختکردوانی کۆمەڵە و ڕێگای ئازادی و سوسیالیزم بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە لە ماوەی چەند حوتوی ڕابردوودا لە ڕۆژی یەکشەممە 23 جۆزەرداندا ئاگادار بووینەوە یەکێکی دیکە لە دایکانی شۆڕش دایە ئامینە بایزیدی خەڵکی ئاوایی ئاخچێوان، دایکی هاوڕێی گیانبەختکردوی کۆمەڵە کاک خالید باپیری ماڵاوایی لە ژیان کرد. دایە ئامینە کەسایەتێکی ناسرا و خۆشەویستی ئاوایی ئاخچێوان بوو. لە ساڵی 1362 هەتاوی ڕۆڵە گیانبەختکردووەکەی دایە ئامینە کاک خالید باپیری لە زیندانی شاری سەقز ئێدام کراو. دایە ئامینەی ئازیز 38 ساڵ لە چاوەڕوانی وەرگرتنەوەی تەرمی ڕۆڵەکەیدا بوو کە بەداخەوە هەرگیز نەیتوانی بەو ئاواتەی بگات. دایە ئامینە هەتا دوایین هەناسەی لەسەر ڕێگەی ڕۆڵە گیانبەختکردووەکەی ماوە و سەری بۆ ئەم ڕژیمە جەنایەتکارە دانەنواند. زۆر بەداخەوە لە ڕۆژی یەکشەممە 23 مانگی جۆزەردان بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لە قوڵایی دڵەوە سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی دایە ئامینە و هەموو خزم و دۆستانیان. یادی دایە ئامینەی ئازیز بۆ هەمیشە لە دڵماندا زیندووە و دەمێنێت. زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە کە ڕۆژی پێنجشەممە 3 پوشپەر هاوڕێ سدیق ڕزایی لە دۆستان و لایەنگرانی دێرینی کۆمەڵە بەهۆی نەخۆشیەوە لە یەکێک لە ناوەندە دەرمانیەکانی شاری سنا کۆچی دوایی کرد. کاک سدیق کەسایەتێکی ناسرا و خۆشنا و باوەڕ پێکراوی خەڵکی دیواندەرە و خەڵکی کوردستان بوو. کاک سدیق تا دوایین هەناسەکانی ژیانی بۆ سەرکوتگەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی سەریدانەنواند و بەردەوام بۆ گەیشتن بە ئامانج و ئاواتەکانی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕشگەرانی خەڵکی کوردستان ماندووی نەناسانە تێکۆشانی کرد. ئێمەش بم بوونەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لە قوڵایی دڵەوە سەرخۆشی لە بنەماڵەی کاک سدیق و خزم و دۆستانی دەکەین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران. زۆر سپاس بۆ ئەوی کە تا ئێستاش لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕابۆچوونەکانتان باس بکەن بۆمان. هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.